نرخی بنزین لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە. بە جۆرێک مەترسی دەکرێت نرخی 1 لیتر بنزینی محەسەن بگاتە 1000 دینار. لەبارەی گرانبوونی بەردەوامی بنزین، ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. تێیدا هۆکارەکانی گرانبوونی نرخی بنزینی خستە ڕوو. چەند ڕاستپاردەیەکیشی بۆ چارەسەری ئەم کێشەیە پێشنیاز کردووە. لەوبارەیەوە سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی ڕای دەگەێنێت لە ئێستادا چەندین هۆکار لاپەش زیادبوونی نرخی سوتەمەنین. لەوانە زیادبوونی خواست لەسەر سوتەمەنی لە سەراستی جیهان و بەرزبوونەوەی لە بۆرسەی جیهانیدا. ئەمە جگە لە ئیدارەدانی پەتای کۆرۆنا و ئاساییکردنەوەی ژیان و سێکتەرە ئابوووریەکان بە تایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ژووری بازرگانی سلێمانی زیاتر ڕوونی دەکاتەوە و دەڵێت یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی بەردەوامی نرخی بنزین زیادکردنی ئەو ڕسوماتانەیە کە حکوومەتی هەرێم بە ناوی ڕێکاری یاسایی و کارگێڕی هاوردەی سوتەمەنی وەریدەگرێت. بە پێی زانیاریەکان پێشتر مۆڵەتی هاوردەی سوتەمەنی لەلایەن پارێزگای سلێمانیەوە دەدرا و بۆ هەر تەنێک سوتەمەنی بڕی 15 دۆلار ڕسومات وەردەگیرە. هاوکات بڕی 18,000 دیناری عراقی بۆ هەر تەنێک سوتەمەنی باج وەردەگیرە. بەڵام لە ئێستادا پێدانی ئەم مۆڵەتە خراوەتە دەستی وەزارەتی سامانە سروشتیەکان و زیاد کراوە بۆ 25 دۆلار بۆ هەر تەنێک. باجیش لە 18,000ەوە بۆ 180,000 دینار زیاد کراوە. ژووری بازرگانی سلێمانی لە ڕاگەیاندراوەکەدا ئەوەش دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی بۆ پاڵپشتی و جێگیرکردنی نرخی سوتەمەنی هاوشێوەی حکوومەتی ناوەند نییە. هەر لەو چوارچێوەیەدا ژووری بازرگانی سلێمانی پێشنیاز دەگات پێداچوونەوەی بەو گرێبەسانەدا بکرێت کە حکوومەتی هەرێم لەگەڵ پاڵاوگەکاندا کردوێتی بە جۆرێک پاڵاوگەکان پابند بن بە ناوەڕۆکی گرێبەستەکانەوە و وا بکرێت بە نرخی گونجاو سوتەمەنی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دابین بکەن. هەروەک پێشنیازی دامەزراندنی دوو پاڵاوگەی هاوچەرخ لەلایەن وە بەرهێنەرانەوە دەکات تا بتوانن پێداویستی هەرێم بۆ سوتەمەنی بە کوالەتی بارز دابین بکات. لە ماوەی ڕابردووە لەلایەکی دیکەوە هەر سەبارەت بە کێشەی گرانی نرخی بنزین، پەرلەمانتەر عەلی حەمەدساڵح لە نووسینێکدا بە ناوی ئەم تاوانە ڕابگرن دەڵێت ڕێگە نادرێت بنزین لە بازگەکانەوە داخلی هەولێر ببێت. 1,800,000 لیتریش بەرهەمی پاڵاوگەی کار بۆ 4 کۆمپانیا قۆرخ کراوە. لەلایەک بنزینیان گران کردووە و لەلایەکیش جگە لە 26 بنزینخانەی سەر بە ئەم کۆمپانیانە سەرجەم بنزینخانەکانی دیکە لە بەردەمدا خستندان. حکوومەتی هەرێم ڕۆژانە 25,000 بەرمیل نەوت دەپاڵێوێت. بەوتەی وەزیری سامانە سروشتیەکان نزیکە 1 ملیۆن لیتر بنزینی بەرهەمی هەیە و لە ڕێگای پاڵاوگەی کارەوە دەیداتە کۆمپانیەکانی کورد نەفت و سەن ئۆیل بە 620 دینار. ئەو پەرلەمانتارە دەژڵێت لە بنزینخانەکانی سەن ئۆیل و کورد نەفت لیترێک بنزین 660 دینارە، چونکە لەلایەن پاڵاوگەکانی سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بە هەرزانتر پێیان دەدرێت. ئەمەش بۆ ئەوەی هەموو بنزینخانەکانی دیکە ناچاربن دایبخەن. بەوتەی ئەو پەرلەمانتارە قۆرەخیاری بۆ کۆمپانیەکانی کار و لاناس و کورد نەفت و سەن ئۆیل بە هاوکاری وەزارەتی سامانە سروشتیەکان هۆکاری گرفتی گرانبوونی نرخی بنزینە. ئەمە جگە لەوەی لە هیچ کام لە بازگەکانی هاوسنوور لەگەڵ عێراق و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان ڕێگە نادرێت بنزین بێتە سنووری هەرێمی کوردستان.